چێ میمکە شەوکەت ئەناسێ میمکە شەوکەت ژنێکی هیلاک و ماندووی پرۆسەی ئەنفالە یەکێکە لە ئایکۆنە دیارەکانی پرۆسەی ئەنفال چونکە یەکێک بووە لە زیندانی کراوان لە قەڵای نوگرە سەلمان جگە لەمەش 23 کەس لە کەسە نزیکەکانی لە ناو خێزانەکەی لە پرۆسەی ئەنفالدا دیار نەماون ئەو ماوەی 38 ساڵ لە چاوەڕوانی هاتنەوەی ئەو ڕۆڵانەیدا بووە بەڵام ئەمڕۆ بەداخەوە گیانی لەدەستدام لەسەر ئەم بابەتە ڕەخنە لە حکومەتی هەرێمی کوردستان ئەگیرێ بە تایبەتیش وەزارەتی شەهیدان باس لەوە ئەکرێکە ئەو کەسانەی کە وەکو شایەت حاڵ لە نوگرە سەلمان گیراون کە ئەم ژنەش ماوەی 6 مانگ لە نوگرە سەلمان گیراوە زۆر ڕوودا و بەسەرهاتی زیندانی کراوانی ئەو قەڵایەی لە ناو هەکبەدا هەڵگرتە بوو بەڵام ڕۆژێک لە ڕۆژان نەوەزارەتی شەهیدان لەلایەنەکی پەیوەنددار نەچوونە لای بەسەرهاتەکانی دیکۆمنت بکەن بۆ ئەوەی بۆ پرۆسەی ئەنفال لە داهاتوو سوودی لێوەربگیرێت باس لەوەش ئەکرێت کە لە ڕووی تەندروستیەوە هەروەها لە ڕووی ژیانێکی شایستە ڕەخنەیەکی زۆر لە حکومەتی هەرێمی کوردستان ئەگیرێ کە نەیتوانیوە وەکو پێویست خزمەتی ئەم کەس و کارانەی ئەنفالکراوان بکات وەکو ئێمە شەزانین هەمیشە هەرێمی کوردستان چاوی لە دەستی بەغدا بووە کە قەرەبووی کەسوکاری ئەنفالکراوان لەوێوە بکرێ بەڵام نە لەوێ کراوە نە لێرەش دەکرێتن کەواتە ئەوەی کە زیانمەندی ئەو بارودۆخەیە تەنیا کەسوکاری ئەنفال کراوانن میمکە شەوکەت کە ئەمڕۆ کۆچی دوایی کردووە چەند کەسێکی کەمی هاوشێوە ماون لە ناو پرۆسەی ئەنفال بە تایبەتیش لە گەرمیان کە هیچ کەسێک لای لێ نەکردوونەتەوە پێویستە وەزارەتی شەهیدان سەردانیان بکات شاید حاڵەکانیان بکاتە دیکۆمنت بۆ ئەوەی بۆ داهاتوو سوودی لێوەربگیرێت